اپراسیون رزگارکردنا باجار مووسڵەیە بەردەوامە و تایبەت لە ئالیە ڕۆژهەڵات و باشوورێ باژاری نۆکە لەشکرێ عێراقی تاخێ میساق بە تەواوی کۆنتڕۆلکریە و بەرەو پێش و دچن و دەبێژن بەرگریە داعش وەک بەرێنینە و لاوازیەکە گەلێک مەزن کەتیێ. حاليا احنا بحي الميثاق نها ام لتاغا ميثاقي العالية تشبينن وداعش بتني مايه بيكارين و تشبرگري نينه و حمو ترسونكن و باناهيا خودي روج نزيك دي عالية تشبي بگشتي بيتا كنترول كرن. نهاية حي الميثاق افداويا تاغا ميثاقيه و هيفي دكين كو اوبراسيون سبب داوي ببا داعش بدوماهيك هاتيه هنك لناف مالان هبون ما اوجي قرد مورالا شروان مجي باشن هەروەسا ئەو خەلکێ ماینەتخانیان خواوە دەبێژن ڕەفتارە لەشکری عێراقیت گەلمە دە ئاستێکی هەرە باشدایە و چ پزگرێکمەنینن تنێ ئەم ئێمناهیە دخوازین. به خود ما دوید ببینین داکو ام توشی گرفته نبین و ام لمالن خور رونشینه و لشکری اف دبره کنترل کریه اف جابودی درکبین نوکه لشکر پارستنا مدکن و چا به وان لمیه و خود جوان راضی بید دم داعش اف تاخه کنترل کری روشا ما خراب بو بر میلان هفته به 1 میلیون دینار بو پشتی ڕاگەهاندنا قویناغا دوێیە ئۆپەراسیۆنە ڕزگارکردنا باژارێ مووسڵێ نەها لەشکری عێراقی تاخێ میثاق بە ئێکجاری کۆنتڕۆل کریە و دەکەویتە ڕۆژهەڵاتێ باژارێ مووسڵێ وەسا دەنە خۆیاکردن کو ئۆپەراسیۆنە ڕزگارکردنا ئالیە چەپێ باژارێ مووسڵێ لە ئایندەکێ نێزیک دەهێتە ڕاگەهاندن. کاوە عومەر دەنگی ئەمریکا مووسڵ.